ما وصلتش لتۆڕە کۆمەڵایەتیەکان چەندوێنێکە بڵاو کردوێتەوە کە جامی ئۆتۆمبیلەکە و شکێنراوە ئەم بابەتە چی بووە تا ئێستاکە بۆ دەرکەوت بێ؟ وڵی خۆت ئاگاداریت لەگەڵ مانیماوەی و ڕۆژە کە ڕۆماڵێن بابەتی ئێمە کردکەمانگرتنە ئێمە خۆمان لێرین لەبەرەوەی ناچینە دەرەوە بەڵام ئۆتۆمبیلەکەم لە دەرەوە ڕاگرتە بوو هاوسەرەکەم ڕایگرتە بوو هاتەوتی حاڵەتێکی وا ڕوویداوە وێنەکانی بەناردم ئێمەش دڵنیای لەوەی کە ئەو هۆکارانەی کە ڕۆدەن ئەو کارانەی کە ڕۆدن هۆکارەکەیەوەکە ئێمە لێرە داوای مافی گشتیەکەین هەمیشە ئەوانەی کە لە دەسەڵاتن پنا بەنەبەرکاری ترسنەکانە پنا بەنەبەرکارێک کە زەرەر لە هاوڵاتیان دەن چونکە ئەوان 32 ساڵە لەم هەرێمە غەیری زەرەر بە هاوڵاتیان هەرێمی کوردستان هیچ قازانجێکیان نەبوو. گومانتان لێش کەسێک لایەنێکەیە؟ بەڵێ گومانمان لە دەسەڵاتەیە. ئەم حاڵتە بەتەنها بەسەر جەنابە هاتووە بەسەر مامۆستاکانی دیکەشە؟ لام حاڵەتی ماگرتنا بەڵێ ئەمە یەکەم حاڵەتێکە بەسەر یەکێک لە ماگرتوەکان کەم نماتوە بەڵام پێشترم حاڵەتانە هەبە بۆم لە خۆپشاندانەکانی پێشوو سارەی دوو هاوڕێیان سووتە لە کاتی خۆپشاندانەکانە واروەها ساری هاوڕێیەک ناجانبەکەی شکای پێشترش بەڵام ئەمە حاڵەتێکی لەم ماگرتنامە یەکەم حاڵەتەکە ڕوودات. تا ئێستا سکاڵە تۆمار کردووە؟ نه تا ئێستا سکاڵام تۆمار نەکردووە. من چاوەڕم دوای ئەم کارە دوایەوەی کە ماگرنەکە بەدەرەنجامێکی باش و شەڵا کۆتایەت ئەو کاتە بەدەرەچوونی لە ڕووی یاسایەوە بکە. زیانەکان چی بوون مامۆستا؟ زیانەکانەوەیە لە ڕووی ناوسارەکە من وەک ئاماژەم پێدا باسی ناکەم چیتیا بۆ چی براوە بەڵام جامی ئۆتۆمبیلەکان شکاندووە. واتە شتیا بۆ برابێ؟ کەی ڕووی داوامە؟ پێرە شەو بووە دوو شەو لەمە پێش.